لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. حەز دەکەم لە یادی هاتنەوەی مانگی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بتوانین هەندێک باسی گەورەی لێبوردنی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم لە ژیانی ڕۆژانەی خۆیدا، هەم لەگەڵ خێزان و خانەوادەی، هەم لەگەڵ هاوڵ و دراوسێکانی، هەم لەگەڵ مسلمان و غیرە مسلمان لێبوردەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوانتر لە ڕۆژی پرشنگدار دەدرەوشایەوە. بۆیە کاتێک خوای پەروەردگار جەلە جەلالوه باسی پێغەمبەر دەکا عليه الصلاة والسلام، دەفەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. واتە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم هیچ وتەیەکی لە خۆیەوە نەگوتووە، بەڵکو هەمووی وحی خواییە، بۆی هاتووە خوای رب العالمین نیگای دڵەکەی کردووە و بەواسطەی ئەمینی ئاسمان کە جبریل عليه السلام. و پاشانەکە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسە و وتاری لە خواوە بێ، بە دڵنیاییەوە کردار و ڕەفتارەکانیشی بە هەمان شێوە هەر لە پەروەردگارەوەیە، ئەو ئەولاترە. بۆیە خوای رب العالمین شاهدی بۆ داوە لەسەر لێبوردەیی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کاتێکەوە باز دەکە دەفەرمێ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر. خوای پەروەردگار ئەم شایدی کە داوە بۆ خۆشەویست صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر تۆ کەسێکی تند و تیژ و تندڕەو بوویایە و کەسێکی دڵڕاق بوویایە و کەسێک بێ بەخشندەی و بێ عەفو بیایی لانفضوا من حولك، ئەم هەموو ئەسحابە، ئەم هەموو دەوروبەرت، ئەم هەموو خەڵکەی کەوا بەهۆی کردارە جوانەکانت مسلمان بوون، دەفەرمێ هەمووی لانفضوا من حولك، هیچی پێوتەوە نەدەمان، هەمووی دەتۆران و هەمووی لێ دوور دەکەوتنەوە بەهۆی ئەوەی کەوا ئوسلوبی ناشرنە، بۆی ئوسلوبی ڕقا حاشە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە چەندین ئاەت ترمان هەیە دەربارەی فەرمان بە بەخشیندەیی و تەسامح و لێبوردەیی، کاتێکەوە خوای پەروەردگار دەفەرمێ خذ العفو وأمر بالعرف. دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەتۆ عەفو و بەخشیندەیی بکە، نەخشە ڕێگای خۆت لە هەموو کارێک، لە هەموو کردەوەیەک. وأعرض عن الجاهلين. خوا دەفەرمێ واز لە نەفامەکان بێنە، واز لەو کەسانە بێنە کەوا هانت دەدەن بۆ تۆڵەساننەوە، ئەو خەڵکانی کەوا دێنە بندڵی ئینسانەکان و بنگوێی ئینسانەکان دەچرپێنن بەوەی کەوا لە فڵان کەس خۆش نەبی، بەڕاستی ئەوانە دۆست نین، ئەوانە هاوڕێی ڕاستەقینە نین. هاوڕێی ڕاستەقینە ئەوەیە کەوا لە کاتی موسیبەت و لە کاتی ڕوودانی هەر مشکلەیەک و هەر کێشەیەکی کۆمەڵایەتی ئەوەیە کەوا سیفەتی بەخشیندەیی و عەفو و هەڵدانەوەی لاپەڕەیەکی سپی بە ئینسان دەڵێن، بەڕاستی ئەوانە دۆستن. بۆیە عەفو سیفەتی خوای پەروەردگارە. خۆشەویستمان دەفەرمێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. ئەی خوای پەروەردگار تۆ بەخشندەیشت خۆش دەوێ، خوایە لێمان ببەخشی. بۆیە ئەوانەی چاوەڕوانی بەخشندەیی خوای پەروەردگار دەکەن، ئەو کەسانن کەوا لە دنیاە سیفەتی بەخشندەییان بەرپا کردووە، پەیڕەو کردووە. خەڵک لە کەلیمەیەکی ڕق نەبورێ، لە جیرانی نەبورێ، لە منداڵی دراوسەکەی نەبورێ، لە کۆمنتێک نەبورێ، یان لە هەڵوێستێک نەبورێ، چۆن چاوەڕوانی بورانی خوا دەکات، چاوەڕوانی لێبوردەیی خوای پەروەردگار دەکات. بۆیە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم گەورەترین شەهادەی پێبەخشرا کە شەهادەی اذهبوا فأنتم الطلقاء، بەبەر چاوی هەموو دنیاوە، بەبەر چاوی هەموو غیرە دینەکانەوە، بە مشریکی مەکە، بە یەهودی، بە نەسرانیەکان، ئەم شەهادەیە درایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کاتێک پێغەمبەری سەروەر صلی الله عليه وسلم لە شاری مەکە هیجرەت دەکا بەرەو شاری مەدینە، تەبعاً دەردەکرێ. کاتێک کە ئاوردات و دەفەرمێ ئەی مەکە تۆ پیرۆستترین بوقع زەوی لەسەر کوڕی ئەرز، ئەگەر ئەتۆ خەڵکەکەی ناو شاری مەکە دەریان نەکردبام وەڵڵاهی دەرنەدەچوو، لەبەر ئەوەی خۆشویستنی خاک و نیشتیمان بەڕاستی لە ئیمانەوەیە. ئێمە لە پێغەمبەری خواوە فێربووین کەوا خاکی خۆمان، نیشتیمانی خۆمان خۆش بوێ و خزمەتیشی بکەین. پێغەمبەری خوایان دەرکرد لە شاری مەکە، ئەنجا ئەسحابەکانی، ئەنجا ئەم هەموو هاوڵ بەڕێزە، ئەم هەموو سەرۆت و سامانەیان داگیر کرا لەلایەن مشریک و لەلایەن بێدینەکان و لەلایەن دوژمنانی دینەوە،
بەڵام کاتێک بەڕێزان کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم هەموو هەیبەت و بەو هەموو سام و بەو هەموو زەیش و سیلاح و ئەسحابە بەڕێزەیکەوە دەگەڕێتە ناو شاری مەکە فەتحی شاری مەکە دەکا دەگەڕێتەوە هەموو ئەو خەڵکەیکەوە دژایەتی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم بۆتنە بربەست بۆتنە سەدێکی گەورە لە بەڵاو نەبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام هەموو لە شاری مەکە دەست بەسەر بوون هەمووی جیران هەر هەمووی کەوتنە ژێر دەسەڵات و ڕێکێفی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجا پێغەمبەری خوا کۆیکردنەوە و لە دەشتایەک و لە ساحەیەک فەرمووی ئێوە ئەو هەموو خراپە و ئەو هەموو تند و تیژەی بەرامبەر ئێمەتان کرد و دەرتان کردین و ماڵتان داگیر کردین و لە شوێنی وەکو لە زێدی باو باپیران دەرتان کردین ئێستا حەقیستان هەیە ئێوە چاوەڕوان چ دەکەن فەرمووی والله ئینەکە کەریمون أخ كريم وابن أخ كريم والله يتساورون إنساك اللي ذكر أي محمد صلى الله عليه وسلم أو دينيتو أم آينيتو أم خوايك واتوي روان كردوا والله يتساورواني بخشن دي اللي ذكر فرموا اذهبوا فأنتم الطلقاء ده فرمون إيوة آزاد من زابر يزان واتي نقي كوا خلكانشي بيد صلاة وخلكانشي أكو دلي ضعفاء ويعني السبيل ومن دال وجنو نەخۆش پەکەوتە بوون نەخێر لە ناویاندا هەبووە سەرانی قوڕیش ئەوانەی کە بە گەرمی و بە سەختی دژایەتی پێغەمبەری خوایان کرد صلی الله عليه وسلم ئەنجا پێغەمبەری خوا فەرمووی اذهبوا فأنتم الطلقاء ئێوە هەموو ئازادن بەبێ منەت بەبێ فیدیە بەبێ پارە بەبێ ئەوەی کەوا شتێکیان لێ وەربگرێ دوژمنی خوێن و دوژمنی دین و دوژمنی عەقیدەی خۆی ئازاد کرد پێغەمبەری خوا هەمووی بەخشین لەبەر ئەوەی پێغەمبەرمان سیفەتی بەخشیندەیی کە پێبەخشراوە لە خواوەیە و بە شاهدی هەموو غەیرە دینەکان و هەموو قوڕیشان و هەموو ئەوانەی کەوا ناو شاری مەکەدا هەبوون لە ناویاندا هەبوو ئەبوو سوفیان بەڕێزان معلومتانە کە ئەبوو سوفیان کەسێک بووە لە پێش ئەوەی کە موسڵمان بێ زۆر بە توندی دژایەتی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم جا پێغەمبەری خوا نەک هەر بەخشی بەڵکو شەرەفێکیشی پێدا کاتێک کە دەفەرمێ من دەخەلە دارە ئەبوو سوفیانە فەهوە ئامین والله ئەبوو سوفیان لەکن پێغەمبەری خوا ئەوەندە بەڕێزە هەر کەسێک بچێتە ماڵی ئەبوو سوفیانیش ئەوە ئەمینە و ئەگەر محارب بێ ئەگەر خوێن ڕێژ بێ ئەگەر بکوژی ئێمەش بێ ئەوە هەر دەبێ ئازاد بێ و عەفو دەکرێ یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ کاتێک ڕوحی ئینتیقام و تۆڵەساندنەوەی نەبووە خۆشەویستی و لێبوردەیی و تەسامح و چاپۆشی لە هەموو کەسێک کردووە بە چاک و خراپی بە گەورە و گچکە و دەسەڵات و بێدەسەڵاتەکەی ئەگەر سەیر دەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوانەیە خەڵک بڵێ هەر لەگە ئەسحابەکانی وا بووە هە لەناو هاوڵەکانی وا بووە نەخێر لەگەڵ ئەو کەسانە کە بە سیلاحەوە هاتوون لەسەر سنگ و سەری پێغەمبەر ڕاوەسان بۆی شەهیدی کەن و تیرۆریکەن پێغەمبەری خوا بەخشیونی کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێک لە غەزایەکان دەستە بن دارێکی بەبەر دارێکی بەسێبەر بەوەی کەوا لەوەی ئیسراحەتێک بکا و پشوێک بدا چاو گەرم دەکات سوبحان الله محاربێک و جەنگاوەرێک و شەڕکەرێک دێتە سەر سنجی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام هەر بە شیری خۆی دەڵێ ئەی محەممەد کێ ئەو ڕۆ دەربازت دەکات لە دەستی من پێغەمبەری خوا چاو هەڵدێنێت تەماشا دەکات کەسێکی قێزەوە کەسێکی ناشرین کەسێکی شەڕاوی پێغەمبەری خوش پاڵێکی پێوە دەنێ صلی الله عليه وسلم دەفەرمێ الله فەرمووی خوای گەورە من دەرباز دەکات لە دەستی تۆ کە پاڵێکی پێوە دەنێ پیاوەکە بەر دەبێتەوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شیرەکە هەڵدەگرێت و دەفەرمێ ئەی چێ ئەوڕۆ تۆ دەرباز دەکات دەستی من دەفەرمێ وەڵڵا کەس نییە من دەربازکە فەرمووی مادام وایە فەرموو هەستە خوا حافیزت بێ ئەتۆ ئازاد کرای تەماشا یعنی دوای ئەوەی کەوە ئەگەر پێغەمبەری خوا ئەو پاڵی پێوە نەنابا و خوای گەورە دەرباز نەکرد ئەو کافر و مشریکە پێغەمبەری خوای شەهید دەکرد بەڵام پێغەمبەری خوا کاتێکەوە قووەتی هەبووە ئەنجا بەخشیندەیی هەبووە نەوەک بێ دەسەڵات بیبڕیت دێ الله عافوی دەکەین قەیدی ناکە دەسەڵاتی هەر نییە بە لە ڕای خۆی عافوکەین نەخێت توانای تۆڵەساندنەوەشی هەبووە ئەنجا بەخشیوێتیت بۆیە ئێمە خاڵە جەوهەریەکە ئەوەیە ئەی بەڕێزان کاتێک کە دەسەڵاتت هەیە هێزت هەیە قووەتت هەیە خەڵکانێک عافو بکە کەوا دەسەڵاتیان نییە واللهی پێی گەورە دەبی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ دراوسێکانی جیران و هاوڵاتی و هاونیشتیمانی و ئەوانەی کەوا لە دەوروبەری ژیاون نەوەک ئەسحابەیە نەوەک گەورەمان عەلیە نەوەک
گەورەمان عوسمان نەک ئەبوو بەکر نەک عومەر نەک باقی سەحابەکان واللهی ئەوانەی کەوا دژی دینی پێغەمبەری خوا بن دژی یەکتاپەرستی بوون یەک لەوانە جوولەکەیەک دەبێت جیرانی پێغەمبەری خوا دەبێت صلی الله عليه وسلم یعنی بزانن لەناو شاری مەدینەش دوای ئەوەی پێغەمبەری خوا ئاوارە دەبێت لەناو شاری مەدینەش جوولەکە و نەسرانیەکان هەر لە شاری مەدینەدا ماون هەر هەبوون لەوێ یعنی دەسەڵاتی ئیسلام هەبووە یەهودی و هەروەها نەسرانی لە شاری مەدینەدا هەبووە جیرانی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم بۆیە هەموو شەوان ئەو پیاوە کە یەهودیە کە جوولەکەی دەهات خۆڵ و خاشاک و دوو لە ڕووی بەڕێزان زبڵ و پیسایی لە پێش ماڵ و حەوشەی پێغەمبەری خوا ڕۆ دەکرد صلی الله عليه وسلم یعنی کەسێک دژایەتی نەکردووە کەسێک قسەی پێ نەگوتووە کەسێک هەڕەشەی لێ نەکردووە دوای ئەوەی لە شاری مسلمانان دوای ئەوەی لە ناو دەوڵەتی مسلمانان ئەو تەعەدایەش دەکە ئەنجا پێغەمبەری خوا دەنجێ ناکا صلی الله عليه وسلم بەڵام شەوێکیان ئەو زبڵ و خۆڵ و خاشاکەی کە چەند شەوان داهات نەهات پێغەمبەری خوا بۆ بەیانی سەردانی جیرانەکەی خۆی کرد سەردانی دراوسیەکەی کرد فەرمووی بیستومە کە جەنابەت نەساغی فەرمووی بەڵێ نەساغم بەڵام چۆن زانی فەرمووی ئەو کاری چەند شەوە دەتکرد ئەم شۆکە نەتکردبوو گوتم لەوانەیە کێشەیەکی با سەردانی بکەم سوبحان الله پێغەمبەری خوا لەو کاتەدا بەس بەهۆی ئەو کەوا نەهاتۆ خۆڵی بۆ نێناوە زبڵی بۆ نەهێناوە عەفوی دەکا دەفەرمی واللهی ئەتۆ ڕاستی ئەتۆ پێغەمبەری خوای ئەتۆ بە حەق لە خواوە نێردراوی بۆیە دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأنك رسول الله یەکسەر مسلمان دەبێت بەهۆی چی بەهۆی بەخشیندەی ئەدی ئەگەر پێغەمبەری خواتون و تێژ وایە صلی الله عليه وسلم ئەگەر کەسێکی بە ئینتیقام و بە بغض و بە کین و بە غەرەز بیایە والله ئەو خەڵکە جوانە و خوا دەفەرمێ لەنفەضوا من حولك هەموو دەڕۆیشتن دەتۆران بە دەورەتەوە نەدەمان بەڵام بەهۆی شیرینی و بەهۆی جوانی و بەهۆی نەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو خەڵکە مسلمان بوو بەڕێزان پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام وەکو ئێمە نەبووە هەر بۆ دەرێ شیرین بێ و خەڵک ببوورێ بەڵکو لەناو عایلەی خۆشی وا بووە لەناو خاو خێزانی خۆی لەکن هاوسەرە خۆشەویستەکانی داچی ئیمانداران لەکن منداڵەکانی ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵی یەک لە داچی ئیمانداران دەبێ دیارە میوان دەبێ یەک لە داچی ئیمانداران دیارە شیو دێنێ بۆ ماڵی پێغەمبەر کە میوانیان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم میوانی هاتووە دایکی ئیمانداران کاتێکەوە دەبینێ شی بۆ هاتووە دەڵێ بۆ ئێرە وێران بووە ئێرە کابانی لێنیە هەڵدەسە شیوەکە دەڕێژێ و قاپەکە دەشتێنێ سبحان الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی لێ تووڕە نەکێت لە پێش میوانەکە نێشکاندەوە قسێکی پێ نەگوت کەوە بۆ بەیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری بکەوێت فەرمووی غارت ئومکم غارت ئومکم دایکتان تووڕە بۆ دایکتان تووڕە بۆ هەستن شیوەکە خڕکەنەوە دەفەرمێ پێغەمبەری خوا دنگ شیوەکەی خڕ دەکردەوە و دێشی خوارد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو خاوەن ماڵەی گوت بە کابانی فەرمووی غەرامەت دەکەم بەوەی کە قاپێک شکەمدە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر ئەو کاتە عەفوی کردووە کە مافی خۆی بووە ئەگەر مافی خۆی نەبوایە عەفوی نەدەکرد کاتێکەوە قاپەکەی شکان قاپەکەی پێهێنایەوە وە شیوەکەشی خڕ کردەوە فەرمووی قەیچیەکە ئافرەتە تووڕە بووە و دڵیتون بووە دەبێ ئێمە ئاگادار بین لەگەڵ خێزانمان لەگەڵ دەوروبەریشمان نەرمونیان بین لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتێک لە بەنو مەخزومیان دزی دەکات حاشا لە ڕووی بەڕێستان بۆیە ئوسامەی کوڕی زەید کەوە مەشهور بە حب رسول الله صلی الله عليه وسلم خۆشەویستی کوڕی خۆشەویستی خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئوسامە و زەید هەردووچیان خۆشەویستی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم دەچنە لای ئوسامە دەین ئەی ئوسامە واللهی ڕێز زۆرە لەکن پێغەمبەری خوا دەوەرە شەفاعەتمان بۆ بکە تکامان بۆ بکە دەستی ئەو ئافرەتە نەبڕن ئێمە حەیامان دەچێ عەیبدار دەبین لەناو هەموو عەشیرەتەکان دەڵێن فڵانە تایفە ئافرەتیشان دزی کردووە ئوسامە دەچێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ پێغەمبەری خوا وەڵڵاهی ئەو ئافرەتە ببەخشە لەڕ ئەی خوا فەرمی والله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها ئەی ئوسامە ئەوە بۆوە هاتووی کەوا بەوەی کەوا تەنەزولم پێ بکەی لە حکمێک لە حکمەکانی خوا والله فاتیمەی کچی پێغەمبەری خوا دزی بکا صلی الله عليه وسلم ڕزای خوا لە فاتیمەی بێحاشە لە مەقامی ئەو پاکانە والله ئەوە غایەتە ینی ئەگەر ئەوش دزی بکە دەستی دەبڕم فەرمووی بە هیچ کاتێک لە حکمی خوا لە شەریعەتی خوا تەنەزول نییە و قیساسەکان دەبێت جێبەجێ بکرێن جا ئەوە بوو بەڕاستی بەخشندەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆتاییدا ئەو ماوە پێتان بڵێم وەسەلام عەلەیکم وەڕەحمەة الله وبەرەکاته